ئێستامە لە مزگەفتی گەورەی هەولێرێمە مزگەفتی گەورەی هەولێر ناو بازاری پێدەلێن هەر لە قەدیمەوە زۆر لە قەدیمەوە لە باوباپیرانە ئەو مزگەفتە دانرایە بەس بەڕاستی یعنی بڵێ میچینە 100 ساڵێک دەبیتن بەڵام ئێستا یعنی حتى ئێستا ئەو مزگەفتە کە تەناو باژێڕێ ئەهلی هەولێرێ کاسبکارەکان هەموو هەولیان ئەوەیە ئەو خزمەتیان لە کەنجینەوە ئەو مزگەفتیان بە خزمەتی خۆیان ڕایان گرتیە بە حەولی خوای گەورە تەوەکولیان بە خوای بووە دائیمەن و لە مەولد نەبەوی هەردەم ئیحیای دەهێنن لەو مزگەفتە چی هەر بلێن عەرەب گوتێن ڕەمزی هەولێرەیە ڕەمزی هەولێریانە ناوەندی هەولێرێ ناو کە دەلێ مزگەفتی بازاری گەورە یعنی هەموو کەس دەناسیتن یعنی جەیەکە حەسانەوەی فەقیر و حەسانەوەی هەموو کەسێکی تێدایە بەبێ جەواب بەبێ سوئال ماشەڵڵا ماشەڵڵای لێبی هەروەکی دێنێوێن دەرێ ئەمە هەمومان دڵمان دەبتەوە لۆ چونکی بەخۆی جێی بەرەکەتی خوایە جێی ئەو کەسانێک کە دایان نایە بە نیەتی خۆیان لە قەدیمەوە دڵیان بە سافی و بە بەرەکەتی بە عزەت و ڕەحمەتی ئەو خوایە دانرایە ئینشاءڵڵا هەر بەرەکەتی دەکەوتێ لە خاک محەممەد المستەفا هەروەها دەمینێ حتا ئاخری دنیای ئینشاءڵڵا ئەوجا ئەو مزگەوتەکە الحەمدلله لەخوا بزیاد بی ئەوە مزگەوتەکە دەبێن مزگەوتی بازارێک گەورە حاج داودی بە ڕەحمەتی اللي ئەمە دەزانم ئەوانە تقریبا 150 ساڵ زیاتر پێشتر با حتى درۆ نەبیتن ئەو مزگەوتەکە پێشتر خەڵک لێرە بوو دوکان نەبووە گەرەک هەیە لێرە عالەماتی چوو دەکەی ئەوجا جومعانە دەکەن لێرە جمعان مولدی پێغەمبەری صلی الله علیه وسلم لێرە دەکەن اللي ئەمن دەزانم لە شێستەکان پەنجەکان چلەکان پێشتر باپیرم بە ڕەحمەتی دەرێ ئەتوو فلا گوتم بەرێ گوتی دەزانی باپیرت بە ڕەحمەتی لێرە باک دەدەی گوتم چێ گوتی ئەو منارەی هەیە ساومنەکە حتى ئێستاکە هەیە دەچی لەسەرێ سۆڕەناوە هەیە پێشتر قاڵدرمە دەرێن دەچی لەسەرێ بانگ دەدەی ناوی خەلیفە عومەر بووە خەلیفە عومەر خەنجەرچی ئەوە باپیرمە بە ڕەحمەتی لە هەمومان خدا لە هەمومان عەفوکە ئینشاءڵڵا ئەوجا ئەوەدانی دەکەی ئەوجا ئەمن حەز دەکەیم کوریتی لێرە بانگ دەدەی ئەوەدان دەکەی ئەوەش هەم نعمەتە ئەوجا الحەمدلله دیارە ئەو منتیقەی پێشتر ئێستا دوکان بووە پێشتر دوکان نەبووە پێشتر عالەم گەرەگە بوو لێرە عالەم فەقیرە لێرە هەمووان بەس ئێستاوە طبعا بە خۆتان جەنابتان دەزانن ئێستاوە جادەکە گەورە بووە هەندێک یعنی عالەم چووە لە جێیەک ئەوجا ئەوە دوکان بووە لێرە دروستکرای لێرە ئەوجا خەڵکی ئەو دوکانی خەڵکی ئەوانە گەرەکە دێتن لێرە نوێژ دەکەی حتا ئەوە نوێژی جومعە بوو لێرە خوتبەش هەم دەکەن لێرە ئەوجا وەختی مەولدی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەدان دەکرد و عالەم زۆر دێ لێرە شیو دەکەن باڵاوە دەدەن حەوە دەدەن ئاوەدان دەکەن ئەوەش هەم نعمەتە الحەمدلله شاری هەولێری وەڵەو هەموو جێیەک هەوو شتان هەیە بەس ئەمن تایبەتی دەڵێم لە ئەو مزگەوتەی ئەمن لێ دەزانم حەسەب معلوماتی ئەوە تقریبا 150 زیاتر لە زمانی پێشی زمانی عوسمانی لە زمانی عوسمانی ئەو دروست کرایەوە ئەوجا طبعا اللي هاتی لێرە اللي ئەمن دەزانم ئەو باپیرم گوتم بەس احتمال خۆ دەزانی لە باپیرم پێشتر هەبوو نەمزانی بەس ئەو وەختە حتى ئێستاکە الحەمدلله عالەم هاتی چوو دەکەی ئەوەدان دەکەی ئەوەشم نعمەتە کاچی خۆم لێرە دەکەن مەولید دەکەن لێرە جومعە خوتبە جومعە لێرەیە و عالەم ماشاءڵڵا ئەوچی دێ لێرە فەرح دەبتەوە بزان ئەو مزگەوت چەند ئەوە دەبتە 2 قات عالەم هاتی چوو دەکەی ئەوەشم نعمەتە برای عەزیز الحەمدلله والشکر ئەوەش من مالی خوددایە ئێمە دەکەن لێرە ڕەجای خوددا دەکەن لۆ خوددا دەکەن خۆم مەسلحەتمان نییە لێرە بەس ئەوە دەکەم لە ڕێی خوددا خۆ من پارە وەرناگرمە بستم یعنی لە قسەی دێ ئەوەدەن دەکەم ئەوەندە دەرێم خوددا ڕازی لێ بێ لە هەموومان ئینشاءڵڵا چیان ئەو دروست کردە خوددا خێری بنووسی چیان نوێژ دەکە لێرە خوددا خێری بنووسی چیان خزمەت دەکەی لەو مزگەی خوددا بە خێری بنووسی لەگەڵ جەنابتان و منش من خۆشحاڵم ڕێژ احترام جەنابتان بەسەر هەردوو چاوم